بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. إينا سر بابتك كألي خير بو خويش نك بو درويش. لوانيا أم بندي كردواريا برزبي ولقل آيات حديثة نيتوا كبيشر باس ما كردود مان زور بي أم بند كرديانا هەڵێنجراوی قورئان و سونەتن و کورد الحەمدوللا زۆر بە ئیمانداری ئەم مێژووی هێناوە، مێژوویەکی زۆر جوان و پاکی هەیە. بەڵام ئەم پندانە ئەگەر لێکدانەوەی بۆ نەکرێ لی تێنەگەین لەوانەیە ئێمەش بە هەڵەیا بچین. جا لەمە خۆشیریشتان پێ بڵێم کە ئەڵێ تا ماڵ بێوێ مزگە و حرامە، یعنی تۆ واز لە ماڵەکەی خوا بێنە بۆ ماڵەکەی خۆت، یعنی ماڵی خۆت دەپێش ماڵی خواوەیە. بابزانین ئەسڵی ئەم شتانە لەکوێوە هاتووە. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەڵبژاردنێکی 4 پرسیارە کە ئیساکەنە سبحان الله زۆربەی پرسیارەکان بۆ بە MCQ پێوتێ multiple choice question، پێوتێ پرسیاری هەڵبژاردن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارێکی زۆر جوانمان بۆ هێنێتەوە هەڵبژاردنی تیا بکەین. ئیساکەنە پرسیارەکان بۆ جەنابتانە خێر بۆ، جەنابتان بژاردەی خۆتانم بنێ. ئەفەرمێ دینار ئەنفەقتەه فی سەبیل الله، پارەیەک لە پێناوی خوایە کەواتە تۆ ئیساکەنە 4 دینارت پێ سەرفێکی. یەکەم دینار ئەنفەقتەه فی سەبیل الله، دینار ئەنفەقتەه فی رەقەبە. دووەم دینارەوەیە کە لە ئازادکردنی بەندەیەکا سەرفێکی. دینار تصدقت به على مسكين، دینارێکیش ئەدی بە فەقیر. ئەمە سێ. دینار ئەنفەقتەه على ئەهلیک. فەرمێ ئەم چوارەیان ئەمیان لە پێناوی جیهادا سەرف بوو، ئەمیان لە پێناوی ئازادکردنی بەندەیەکە، ئەمیان لە پێناوی فەقیرێکیشە، ئەمیشیان لەسەر ماڵ و مناڵ و خێزانی خۆ سەرف کرد. کامیان ڕاستترینە؟ ئەوەی کە پێوتێ the best choice، باشترین و ڕاستترین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. الله، چاکترینیان ئەوەیە کە لەسەر ماڵ و مناڵی خۆ سەرف کردووە. عجیبە وەنیە بۆ چونکە ئێمە تا ئیساکەن ئەممان نەزانیوە، پارەمان هێناوە سەرفمان کردووە، ماندوو بووین، بەڵامی یەک کلێنمان هەبووە، ئەویش نیەتەکەمان حزوری نەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ وإنك لن تنفق نفقة تبتغي بها وجه الله. هەر پارەیەکە سەرف کرد بەڵام نیەتی بۆ خوای گەورە بێ، سەیری بەس ئەمە گۆڕانکاریەکەیە، هەر سەرفێکی هەر لە ماڵ و مناڵە ئەیهۆنیتەوە، بەڵام نیەتەکەت بۆ خوای گەورە. لە حەدیثێکی ترا فەرمێ یەحتەسیبها، حسێبێکی لەسەر خوای گەورە، بڵێ خوایە من لەبەر خاتی تو ئەم ماڵ و مناڵە مەسرفی تیا کەم و پاری تیا سەرفەکەم، ئەگەر نامنی شەرۆک و ئەوروپا بم بە خێزانەکەم بڵێم تۆ مەسرفی خۆت و من مەسرفی خۆم، بە مناڵەکەم کە بوو بە 18 ساڵ هەروای پێڵێم. بەڵام ئەم ئیحتیساب و حسابکردنە لەسەر خوا ئەیکی بە ماڵ و بۆت حسێبە بێ. الله، جا فەرمێ چی؟ ئەفەرمێ ئیلا ئوجرتە بها، هەر هەمووی پاداشتت هەیە لەسەری، حتى ما تجعل في امرأتك، حتى ئەوەی کە ئەیکی بە دەمی خێزانتەوە. سەیری ئەمە تەکێتەکە. سبحان الله، چەند جوانە. پیاوتیکەیەکی گوتە بە دەستیەوە ئەی با بۆ دەمی خێزانەکەی، واللهی ئەمە لە هەر فندقێکە، لە هەر مەطعەمێکە، لە هەر شوێنێکی گشتیا بکرێ و ئاوا بە سۆشیال میدیا لەسەری مزەوقەکە. پیاوەکە چەند ساڵە خێزانی هێنانەکە کا بە دەمیەوە. ئێوە ئەزانن لەسەر ئەمە شۆ پاداشتی هەیە، چ جای ئەوەی کە چەنەها خۆشەویستی لە بینی ئەم ژن و پیاوەیە زیادەکە. بۆی خۆشەویستەکان كفى بالمرء إثما أن يضيع من يقوت. چکە بۆ ئەم ماڵ و مناڵە مەسەفی لەسەر تۆیە، ئەرکیان لەسەر تۆیە، ئەمە بۆ تۆ فەرزی کیفایەیە، ئەبێ بیکەیت، چکە واجبەکە لەسەر خۆتە، واجبی هەموو خەڵک لەسەر تۆ نییە، بەس ئەگەر بتوێ خێرکەی بێ لێرەوە دەست پێ بکەیت. بەڵێ كفى بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەسە ئینسان پێی بووت ئێستەمکار و تاوانبار ئەگەر ئەوەی کە لەبەر دەستی ئایەتی خواردنەکەیان لێ بگرێتەوە، لە پەیرێکی ماڵەکەەوە بیگرە، هەتا وەکو ئەگاتە ماڵ و مناڵەکەت. چکە ئەگەر ماڵ و مناڵەکەت وەکو پێیز مەسرفیان تیانەکەیت، بەلا ڕێیا ئەڕۆن، پەنا بۆ خراپە ئەبن، حەز لە مردن دەکەن، حەزەکەن لە کۆڵیان بیتەوە. بۆی کە ئەمە ڕوونەیات باشترین خێر ئەوەیە کە
سبحان الله سمع الناصر فكره نكهر أوى كبيغمبري خوا صلى الله عليه وسلم بس هذا فرمي إنك أن تذر ورثتك أغنياء خير من أن تذرهم عالة يتكففون الناس منالك بدولة مني بجير بيليت نقبل كيف خوانا من بيام كل دوانج بابا خوان شام بيايكن بدولة مني بوي دوايتو سوال لكن بوي أما كوري فلان كذبه هاتشي لي قوما ويستاكنا يعني إسلام أمري كردوا نكرت يا سرفكي بوشي بجي بيلي بدولة مني بجي بيلي الله أما دينا أما برنامج نكابرا أمري لأوروبا مالو منالو خەڵکەکانی بێبەشەکات ئەچێ بۆ سەگەکەی بەجێڵێ بۆ پشیلەکەی بەجێڵێ ئەبێ چوار خزمەکار و محامیشی هەبێ ئەمە چییە وەڵامە سەگی پیاوێکی دەوڵەمەند بووە ئەمەیە دین ئەمەیە بەرنامە کە حسابی ئینسان ماڵ و مناڵ و وردەکاری و دوای ئینسانە کەش و دوای مردنەکەشی و وەرەسە کەشێکات چەند جوانە چەند ڕێک و پێکە نەکات ئەمە خۆشەویستەکەم سبحان الله ئەم کوردە کاتی خۆی وەڵڵاهی من لە بیرمە کاتی خۆی یەکێ تازەیە بوو هەموو ئافرەتێ لە ماڵی خۆیەوە سێ قاپ برنج سێ قاپ شلە ئەی خسە سەر سینیە ئەوەی بیگرتایە ئەوەی لە توانایە هەبووە ئەی خسە سەری ئەبان و داهێجانە بۆ چۆ ئەی وەڵڵاهی ئەو ماڵی دراوسێمە مردوویکیانێ مردووە بۆیانە بین یەک مردوو یەک خاوەن مردووش پرزە نابوو هەر هەموو کەس و کار و دراوسەکان بۆیانە کرد ئەبوو خەڵک ئاوا ئەژیا دراوسێ لەگەڵ دراوسەیە ئاوا بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیقەت بە لە کاتێکا جەعفەری طەیار کە ئامۆزایەتی وەفاتەکە ئەفەرمێت اصنعوا لآل جعفر طعاما فإنهم أتاهم ما يشغلهم خواردن بۆ بنەماڵی جعفەر دروستکەن چونکە ئەمڕۆ تعزیەیان هەیە مەشغوڵ بوون بە مردۆکەی خۆیانەوە الله چەند جوانە کابرا ناڵێ وەڵا لە تازیەکی باوکم ئاغم سەرف کرد ئەو نەم پارەدان سبحان الله هەر ئەموو کەسوکار و خزم و کەسوکار و دراوسی پیتاکەکەی بۆکەن بۆیە خەڵکیش بەخۆشی کاتی خۆی لەو خواردانەیە خوارد چکە ئەیزانی ئەم خواردنە عایدی بێوەژن و هەتیوە بەجێماوەکان و کەسوکاری مردووەکە نییە هەمووی سینیە برد و سینیە ژێڕایەوە چەند جوان بوو ئەمە لە حەدیسەکەی پێغەمبەری خوا وەرگیراوە صلی الله عليه وسلم کە تا ئەم دواییەش مابوو بەداخەوە خەریکە هەمووی لە ناومانە هەڵەگیرێ خەریکە دراوسێ ناناسێ ئەچێتە شۆقە و ڤیلا و شوێنی ئاواوە ئەڵێ ئەمە چێ ئەڵێ بەخوا ئەڵێن هی فڵان کەسە ماڵێکی ئەی تو ئەم دراوسێ ناناسیت چەند ساڵە دراوسێتە دراوسێ لە جەژ ناوچێ وە لای دراوسێکی بڵێو کاکە خۆم لە تاوی وەڕام کردووە جەژی وازم لە نایەنن لە ماڵێکی خۆمە دەرگام داخستۆ یعنی مێن کاتی خۆی بەخوا دراوسێوانە بەخوا کاتی خۆی دراوسێ ئەچوو بۆ ئیش و کار و بۆ حراست و بۆ بازرگانی بۆ حەج ئەی تخوا ئاگاتانە ماڵ و مناڵەکەم بێ هەتایەمەوە ئەمانەتی ئێوە ماڵ و مناڵەکە ئەیایە دەست دراوسێکی بەجێ هێش بەسەریان کوا بەداخەوە ئیستاکێنا لە دەرگاکە بیت بەلەو ئیشێکی هەیە بخوا بڵێ لە ماڵ نییە چەند ناڕەحەتە دراوسێ هەتا بەیانی بناڵێنێت دراوسێکی بچێ بڵێ بێدەنگ بە مردوو لێ مردۆکەیفی خۆتە بی بە بۆ مزگەوت بی بە بۆ شوێنێ مامەنەی ساحەتکەی ئەم تەبعە ئەوروپیە کەی لە ناو کووردا هەبووە ئێمە بەخوا فێری ئەمە نین ئێمە فێری حەدیسەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە ئاوا فێرمانەکە لەگەڵ دراوسەیە بزانن کورد یەک شعیرتان بۆ ئەخوێنمەوە یەک پەندیتان بۆ ئەخوێنمەوە تو ئەخوایە بزانن کورد کاتی خۆی لەگەڵ پەندەکانە چۆن ژیاوە ئەفەرمێ چی فەرمێ ئەگەر قسەی حەق لە من ئەپرسی پێر ئاگای نییە لە حاڵی برسی بە قەول و قەرار قەت مەخۆ فری و بە هیوای جیرانە وشکە تێوشی و ئەڵێ ئەگەر وعدیان پێیای ئێوارە شلەیەک ئاوێکی گۆشتێکە بۆ بێنن ئەگەر نەبوو بە واقعی باوەڕی پێ مەکە تۆ تشری بێ بکەیت و دەفرێ بێنیت و نانی وشکەی تێبوڵیت و چاوەڕێبی خەڵک شلە و ئاوی گۆشتە ببێنێ هەتاوەکو پێوەی بخۆیت سبحان الله پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمي يا أبا ذر إذا طبخت مرقة فأكثر ماءها أي إذا طبخت لحما وتعاهد جيرانك فمي أقرش لو لنا ياخد قوشتي لنا آوكي زوركو
بەسەر دراوسێکانە ئاوی گۆشەکە بجێڕیان ئاوی شلەکە بجێڕە. ئەڵڵاه ئێستا تێگەیشتی ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر قسەی حەق لە من ئەپرسی فێر ئاگای نییە لە حاڵی برسی، بە قەول و قەرار قەت مەخۆ فری و بە هیوای جیرانە وشکە تێوشی و ئەو دراوسێیەی کەوا بێوەیە بزانە چاکەی بەسەرتەوەیە کە دراوسێکەت بێشێ و هەڵی کرد حەق وایە فریای کەوی دەست و برد. زۆر جار کەسێ لێ مرێ هەتا وەکو کە سوکارەکەی خۆی لە دوورەوە ئەگەن دراوسەکان کفنەکەشیان بۆ مردۆکیان حازر کردووە. هەمە دراوسەیە. ئەمە ئەم مەعنا جوانایە بەڵێ بەڕێزەکان. نەک هەر ئەمە. ئیسلام لەمە ئەترازێ ماڵ و مناڵ و خێزان و دراوسەکان و ئینجا جا کە سوکار الله فەرمێ کە سوکار دوو جار ئەجری بەسەرتەوەیە. جارێکیان حەقی فەقیری و سەدەقەکە کە ئەبێ بیدێ بتێ، جارێکیشان حەقی سیلەی ڕەحمەکە کە ئەبێ بیگەێنیت. هەروە ئاسان نییە. ئەبوو تەلحە خوای لە ڕازی بێ لە کاتێکا بینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای چی ئەکات؟ داوای ئەوە ئەکات کە لە ماڵەکانیان ببەخشن ئەو ماڵەی کە زۆر خۆشیانەوێ. ئەبوو تەلحە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی یا رسول الله خوای گەورە فەرمێ لن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ناگەنە دەرەجەی بر هەتا وەکو لەوەی کە زۆر خۆشتانە وێنەی بەخشن. منیش خۆشەویستترین ماڵ لای من بەیڕوحایە. بەیڕوحاشی بوو باخێک بوو لە باخەکانی مەدینە نزیک بزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئاوێکی سازگاری هەبوو. پێغەمبەری خوا ئەچوو هەموو جارێ ئەوەکەی ئەخواردەوە لە بەروبوومەکەی ئەخوارد. واللهی من بوومایە بە هەموو دینیام لە ئەگۆڕایەوە تەنها لە بەرخاتیوی کە لە خزمەتی پێغەمبەری خوایە بۆ صلی الله علیه وسلم. بەڵام کە ئاەتەکە دا ئەبەزێ ئەبوو تەلحە خۆی بێناگیرێ فەرمی یا رسول الله خۆشترین ماڵیش خۆشەویستترین شت بەلای منەوە لەم وڵکانەما ئەم باخەیە کە پێوتێ بێڕوحا. فەرمێ وئینەها صەدەقەة لله. ئەی پێغەمبەری خوا ئەوا من کردم بەخێر. ها بەرنامەی خێر چەند گەورەیە. لە شوێنێکا دای بنێ کە خۆ پێخۆش چی لێ ئەکی لێ کە ئەوە من لەدەست بخۆم کردەوە تام بە جەنابەت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەمە بەڕاستی تیجارەتێکی سەرکەوتووە، تیجارەتێکی بازرگانیەکی بەبەرهەمە. ذلك مال رايح. فەرمێ ئەمە پارەیە کە خێر و سوودەکەی ئەگەڕێتەوە بۆت هەر لە دنیایە پێش قیامەت. وإني أرى أن تجعلها في الأقربين. من جواي أبينم كبسر خزم كسو كارهي خوتا تابشتي هاي لوا خو ما خيري كد كشي فرمي بيرو كسو كاركت. أبو طلحش هاو ئامۆزا و پورزا و کەس و کارێکی خۆی بان کرد و بەسەریانە داوەشی کرد. الله کەواتە خۆشویستەکەم ئەم ماڵە بەسەر نزیکەکانی خۆتە باشترینە کە چاویان لە دەستە حەزەکەن دوو جار لە تۆ خێریان پێ بگا چونکە لەوانەیە بەهۆی توی دەوڵەمەنەوە کەس و کارەکەت بێبەش بن لە خێری خەڵکی ئەڵێنەوە برای فلان کەسە ئەو بۆ یارمەتی نایە ئەوە دراوسەی فلان کەسە ئەوە خزمی فلان کەسە. بەڵێ ئەبێ ئاوا بین و تاوەکو بتوانین ئەو سیلەی ڕەحمە و ئەو بۆند و ئەو عیلاقە و ئەو پەیوەندیە لەناو کۆمەلگایە جارێکی تر بتەوکەین. ئەها جارێکان عومەری کوڕی خەتاب لەناو بازاڕە جابری کوڕی عەبدوڵڵا ئەبینێ کە بە هەتیوی گەورە بوو ئەلاگەیەکی گۆشتی پێ تۆزێ گۆشتی تایە. عومەری گرێ فەرمێ کەستان ناتوانێ ورگی تۆزێ بوشێ لە بە دراوسێ و کەس و کارەکەی تۆزێک لە خۆی ببوورێ. چی لەو ئاەتە ئەکەن کە خوای گەورە فەرمێ ئەذهبتم طەیباتیکم فی حەیاتیکم الدونیا دەوانێ نیوچی لە گۆشتی پێبێت بۆ خۆی و بۆ قوشەکانی بەرێتەوە. عومەری کوڕی خەتابی گرێ فەرمێ بەس نییە تۆزێ ورگی خۆتان هەڵوشن لەبەرەوەی کە بەشی کەس و کار و داوسەکاتانی لێبن. الله تخوا عومەر لە ئێستایا ببایە تخوایسە عومەر لە ئێستایا بمایە چی پێوتین چی لێ کردین. بەڵێ بۆیە فەرمێ ناترسن لە قیامەتا پێتان بوتێ خۆشیەکانتان لە دنیاە تەواو کرد
کەواتە ئەوەی شمشێریش نایبڕێت چییە؟ ڕستەی هاوخوێنی و خزمەتیە. ئەو دەوڵەمەندەی لە خوێش نەپرسێ ئەبێ لەسەر و ماڵی بترسێ. کەس بەڕواڵەت لێت مرچومۆنە، خوێن نابێ بە ئاو نەزیلەی کۆنە. خەڵک و بێگانە خزم ئەسووتێنێ، کەچی ئاو ئەڕوا و زی خەر ئەمێنێ. بەڵام بێگانە ئەگەر دانابێ، خۆشە لە ڕێیدا خۆشی دانابێ. یعنی بێگانی چاک و عاقڵ و داناش هەرچیکی لێ پێناوە بکەی هەروەکو خزمەکەوایە، چکە ئیسفادەی لێکی. بەڵام بێگانە ئەگەر دانابێ، خۆشە لە ڕێیدا خۆیشی دانابێ. کە سوکار لە پیاو گوێ نابێتەوە، کە سوکار لە پیاو گوێ نابێتەوە، تفی بەرەو با ڕیژەگرێتەوە. بیستومە پاروو لەزار بکەوێ، بۆ کۆش چاکترە نەگرێرە و لەوێ. مەشهورە دەڵێن خزم بەددان، گۆشتی شت بخوا ناشکێنێ ئێسقان. سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.